پارتی و یەکێتی سەرقاڵی چین نهێنیەکانی پێکهێنانی کابینە نوێیەکە. ماوەی 2 هەفتەیە بە دیاریکراوی مەکتەبی سیاسی و سەرۆکانی یەکێتی و پارتی سەرقاڵی گفتوگۆی نهێنی و تایبەتن لە سەرپرسی پێکهێنانی حکوومەتی نوێ یاخود کابینەی دەیە. بارزانی دوای سەردانی وڵاتی فەڕەنسا بڕیاریدا کە ئیدی بیانوەکانی یەکێتی ببڕێت و پەلکێشی حکوومەتیان بکات. هەر بۆیە لەو کاسەوە تا ئێستا 6 جار هەردوو مەکتەبی سیاسی یەکدیان بینیوە و بڕیارە سبەی کۆبوونەوەی یەکلایی کەرەوەکە ئەنجام بدرێت. یەکێتی نیشتمانی داوای چەند پۆستێکی هەستیار دەکات و بە پەیزانیاریەکانی تیوار لە کۆبوونەوەکان لەگەڵ بارزانی بافڵ تاڵەبانی گوتوێتی ئەوان شەراکەتی ڕاستەقینەیان دەوێت نەک هاوبەشی و بەشداری پێکردن. یەکێتی داوای پۆستەکانی وەزارەتی ناوخۆ، ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش، پەیوەندیەکانی دەرەوە و وەزارەتی شارەوانی و دارایی و ئاوەدانکردنەوە و سەرۆکی پەرلەمان و جێگرانی سەرۆکی هەرێم و حکوومەت و ئەنجومەنی باڵای دادواری دەکات. پارتی لە بەرامبەر ئەم داواکاریانە ڤیتۆی نییە جگە لە وەزارەتەکانی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایش. یەکێتی بۆ زیاتر جێپێ قایمکردن جارجار لە ڕێگای ئەعلامەوە داوای پۆستەکەی نێچیروان بارزانی دەکات و دەیەوێت بەو ڕێگایە پارتی بخاتە ژێر گوشارەکانی خۆی. بەپێی زانیاریەکانی تیوار، بارزانی لە کۆبوونەوەی پێشوو پێیگوتوون ئەو پۆستانەی داوای دەکەن پێتانی دەدەین بە مەرجی ئەوەی دەبێت ئیدی حکوومەتداری بە یەک پاکێج بێت، نەک وەکو کابینەکانی پێشوو دوو زۆنی. بارزانی بە تاڵەبانی گوتووە ماقول نییە لە حکوومەت بن و شەو لە تیڤە فەرمیەکانتان جنێ و تەشهیر بکەن و شەقام لە دژی حکوومەتەکە بجوڵێن و داواکاری دووەمی بارزانی بریتی بووە لە ڕازیبوونی یەکێتی بە یەکگرتنەوەی پێشمەرگە و دروستکردنی سوپایەکی یەکگرتوو. بڕیارە سبەی هەردوو مەکتەبی سیاسی کۆ ببنەوە و دوایین پێشهاتەکان تاوتوێ بکەن و دوایین داواکاری یەکێتی جێبەجێ بکرێت. دوایین داواکاری بریتی بووە لە وەزارەتی ناوخۆ. پارتی دەڵێن پاداشتی پەشیمانبوونەوەتان لەو داوایە وەزارەتی تەندروستی دەبێت، بەڵام هێشتا یەکێتی هەر سوورە. یەکێتی پلانەکەی بەم جۆرەیە کە شاڵا و کۆسرەت بۆ سەرۆکی پەرلەمان و قوبات تاڵەبانی بۆ جێگری سەرۆکی حکوومەت و لە هەمان کاتدا وەزیری ناوخۆ و عیماد ئەحمەد بۆ جێگری نێچیروان بارزانی.